لە هەڵەبجە مامۆستایەک لە ماڵەکەی خۆیدا فێرگەیەکی بۆ میوزیک کردوتەوە. جیهانگیر جەلال یەکێکە لە ژەنیارەوە توانەکانی هەڵەبجە و ماوەی زیاتر لە 20 ساڵە میوزیکە ژەنێت. ئەو شارەزایەکی ئەکادیمی هەیە لە بواری ڕاهێنانی خوێندکاراندا بۆ ئامێری سنتور و دەف. لە ئێستادا بۆی نەبوونی ناوەندێکی هونەری بۆ پێگەاندنی لاوان لە شارەکەدا بەشێک لە خانووەکەی خۆی کردو بە فێرگەیەک بۆ پێگەاندنی هونەرمەندانی میوزیک ژەن. گەنجانی هەڵەبجە خۆشحاڵن بەوەی لەو فێرگەیەدا بە شێوەیەکی ئەکادیمی فێری میوزیک ژەنی نەکرێن. فێرگەینەوە لە 2021ەوە دامەزراوە، کۆتایی 21 بۆ 22. لێرە من تەنیا ڕیتم و سنتور ئەڵێمەوە، دەف و سنتور. ئەو فێرخوازانەش کە یەنە ئێرە ئەوانن کە حەزیان بۆ دوو ئامێرە، ینی خۆیان ئەزان لێرە چه ئامێرەگە وترێتەوە. جارجاری هەن تاکو تەرا پرسیاری ئامێرەکانی ترمان لەکەن، بۆ نمونە عوودە نەیە کەمانە پیانۆی ئەمانە، بەڵام کە ئەزانێت لێرە من بەس ئەو دوو ئامێرە ئەڵێمەوە. ئەتر ئەوانەی کە زۆرتریان ئێرە و دوو ئامێرە هەڵبژێرن. گرفت زۆرە، ینی گرفتی نەبوونی جارێ ئێمە سەرەتا لە ڕووی خوێندنەوە ئێمە زۆرترین زەرمە لەم شارە ئەوە بووە کە بەشی مۆسیقا لە پەیمانگەی هونەرە جوانەکانی هەڵەبجەیان نییە بەداخەوە. ینی ئەگەر بەشی مۆسیقا لەم شارەیە هەبوایە، ئێستا چۆن لەم شارە بگەڕێ نزیکەی 150 نەفەر تا بەس شێوەکارت دەسەکەوێت. بەڵام ئەستەمە بتوانی ینی 20 ژەنیار کۆ بکەیتەوە وەکو ژەنیار، وەکو فێرخوازنا وەکو ژەنیار بتوانی 15 ژەنیار کۆ بکەیتەوە گروپێکی تۆکمان لێ دروستکەیت. لە ڕووی فەراغی مۆسیقیەوە زۆرمان هەیە، بەڵام وەکەوەی ئەمە دەسەوەسان نەوەستاوین. ئێمە هەوڵمان داوە ئەو ئامێرانەی کە خۆمان نتوانین و ئەو بەو شوێنە و بەم ئیمکانیاتەکە خۆمان هەمانە لانی کەم فەراغی کەم پڕ بکەینەوە، گەنا گرفتی مۆسیقی لەم شارە زۆرە. ینی قەنەعەت بکە تا ئەو ڕادەی تۆ بتەوە کۆنسرتێ بکەیە بێ لە دەرەوەی هەڵەبجەوە ژەنیار بێنی. ئێمە خوێندکارەکانمان ئەو فێرخوازانە بە وەرزە، ئەو وەرزانی کە خوێندنی تیانە زۆرن ئەچنە سەر و چلتەلەبە. بەڵام لە کاتی زەمەنی خوێندن و زانک و پەیمانگاکانە کە ئەچنەوە زۆربیان لەو ناوەندانە دەوامەکەن، لە مەکتەب دەوامەکەن، کەمە بنەوە. مانگی وا هەیە 8 تەلەبە هەیە، مانگی وا هەیە 15. لە کاتی پشوەکانی ساڵە ئەبێتەوە 25 نزیکەی 40 تەلەبە ئەبێتەوە. لە هەردوو ڕەگەزەکەش هەمانە. خۆشبەختانە من ینی زۆر سپاسی ئەو دایک و باوکانە یەکەم کە ئەو متمانیان بەخشیەوە بە من بەم فێرگەینەوەیە کە زۆربەی تەلەبەکانم کچن. ئەمە خۆی بۆ خۆی هەم دیدێکی جوانی هونەری ئەم شارە پیشانەیە و هەم متمانەیەکی زۆر باشی فێرگەکە پیشانەیە. فەزلی خوایە، سپاسی دایک و باوکیانەکەم کە ئەو متمانیان هەم بە من هەم ناڵەکانی خۆیانیان هەیە. ئەمە لێرە بە شێوەیەکی ئەکادمی مۆسا جانگیر بە ئەزمموی 30 ساڵی خۆی دەرزمان پێڵێ. ئێمە دوو شێوازمانێ سەماعی و ئەکادیمیمان هەیە. خۆی هەردووکیان ئێستا ئەخوێنرێ، با بڵین سەماعەکە ڕێگە ئاسانترەکەیە، بەڵام ئەکادیمی خۆی ڕێگە ڕاستەکەیە. مۆسا جانگیر لێرە ڕێگەیەکی ئەکادیمیمان پێڵێ و ئەوەی کە لێرە هەیە لە زۆر شوێنیکە نییە بەڕاستی وەکو ڕێگە ئەکادیمیەکە. زۆر شوێنیکە هەن، بەڵام بەداخەوە فێرگە هەیە لە هەڵەبجە. بۆ نمونە ژەنیاری ئالەتەکە نییە، ئەچێ دەرزی ئالەتە بەو مناڵەڵێتەوە بە ژەنیارێکی دیکاڵێتەوە، ئەوە زەرێکی زۆری لەکەێتەوە. بەڵام ئەوە خۆشببختانە مۆسا جانگیر لێرە دەرزی دەف و سنتور بە شێوەیەکی ئەکادمیانەڵێتەوە بە فێرخوازەکانی. ساڵ و نیو بۆ 2 ساڵە بێت هاتوومە لە مامۆستا جانگیر و ڕۆژانی شەمان و چاشەمانی بە ئێرە بۆ دەرس خوێندن لەگەڵ هەوڕەکانمان و بە شێوەیەکی باش فێری دەرس خوێندن بووین و فێری دەف بووین. من خۆم لە دەف هایشەکەم، بەڵام سنتوریش ئەخوێنرێت و دەفیش ئەخوێنرێت. سودێکی یەجگار باشمان بینیوە لە مامۆستا جانگیر، نەک لە ڕووی ینی دەف و وانەکانەوە، وەڵکو لە چەنەها ڕووی ترەوە، لە ڕووی ڕەوشت بێت، لە ڕووی
وانەی گیان بێت هەر شتێکەوە بێت فێربن لێ نەک ئەوەی کە خۆم ئەمێز لەوە زیاتر ئەوەی کە ئەمێز لێرەوە فێر بووم لاوانەیە هەنێک کەس بڵێن وڵا لەبەر مەکتەب ئەمانە چۆن بڵی دواتە خات لە خوێندن و ئەمانە بەڵام بەخوا گەر بێت و کاتی بۆ دابنی بۆ شتەکان لە ینی بە شێوەیەکی یەکجار باش کاتیان بۆ دابنیت فرای هەموو شتێکەوێ هەم خوێندنەکە هەم فێربوونی دەفتوانین بڵێن ئەو هەفتەی ئەو زەختە دەرونی ئەچێتە سەرمان لێرە هەمووی خاڵێ بێتەوە نامێنێت